والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمان خوشویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حالم لا ألقي چواردهمین لبرنامجكتان برنامج خزاني بختور بخدمتان قشتموا لأخوي تعالى دبارمو باسم أعظمنا وصفة برج بيروزكاني أوي ديالين لما رازي بيتو لرزامندي أو دابتو وسوديش بأوي أزي خوشويست بجينين خوشويستان لم القيادة هر تواكري القي رابردومة لا القي رابردو توريك ما كرده وأيش بريتيب ولا باسي رولي ناو بجواني لا كاتي شيخ خزاني ده حكم لهردو طرف تداخل كابو ويتشيشكا تارسركا وباسي وم كروتم لوانيا اما كاريشي زور جرينجا دبي هردو لا هردو طرفي جنو ميرد زور بهستياري ام مسألة وربقرن لوانيا بس ام جاري ايشيان باوان بيت بويا تكام كرت كا اوي كناو بجواني دكات زور بجواني بيكات ولا بريتر هالندات وام جاري ايشيان بيانو احتمال جاري شيتر اوان ام جنو ميرد بو خويان صلح بكانو بيستيان باوان نبت لسر أو دوين لم برنامج ده إن شاء الله لما القيادة باسي رولة تردى كم للرولة كاني صلح أم جارا صلح كردن لبين جنومير دا كاتك دوروبر خزمه سكار هول ينزور دا هيت كاريجري شي نبو ونا تواني تسارسري تشيشكاني أمكن أو كاتا لسر جنومير بيوست خويان خوي تعالى آياتي شتري بودا بزاندون رنوينيشي تري دابزاندون وخياريشي تري بيداون كالقل يكتري اوشيان تعقيب كان وبلان بير لجابونه ولا طلاقنا كان وهي بيشوي بمثلا باسا لما يد خوشكان وبريان اقدار بكموا لسر اويكا لبروي بيوندي زورمان لا برنامج كان بوديت وناتوانين هميان وربقرن كومالي تشانجلي اويان كردوكا برسيارة كان بيوندي بتوري برنامج كونية ينجاري وهر لباسي خزاني شانية برسياري تردكن بويت كام ويا خوشويستان وعزيزان زياتر بدرجية لسر توري برنامج قصب كين إنجا أجر أويشيان نبو ينشتي تري هبو بس بيوندي بختوري خزاني ياخد شيء خزاني وهبت بويا كام ويا ك مسلمانان الرجاء بدن بو اوي اواني كبرسياري تريان هي بوكاتي تري هالبقرن بو اوي برنامج كمان تايبت ببا تار سركردني شي خزاني و رولي بختوري خزاني لسيدا لبتوري شلاق سبكين بو يدي مسر توري ام برنامج ما يمن ايش اويك وكل سر الشاشه نسراوه د سلغرتن لهندك ما فلبينا واشتوايدا كاريشي زور جرينجا بداخوا اما زور زار بهوي عنادي وإنكاري زوروا واي كردوا كخومان تاك دزانين جنو مرد زور باج يكتري دا ناسيت لو اني لسرشتي زور لاوشي بيت جاري وا وكو باسم كرسرتا وتم جاري وا كسوكار خزم حكم مكان هميان دستوستان تشيشي ام جنو مردان بيتار سرنابت بو چكو هنديك شتي تايبته با هنديك شتي زور تايبتي نيوان خويان پەیوەندی بە خۆیانەوەی ژیانی زۆر تایبەتی ژنومێرد خۆیانەوە و لەوانەیە هەندێک ڕەفتار بێت کە جاری وە لە نەزەراتێکدا یعنی ژنومێرد لە زۆر شت لە یەکتری تێدەگات لەوانەیە بەس سیرکردنێکی یەکیان یەکتری ئەوان زۆر شت لە یەکتری دەخوێننەوە بۆیە هەندێک جار بەڕاستی ڕۆڵی ناوبژیوان خەڵکی دەرەکی هیچ کاریگەری نابێت بۆیە خۆی تەعالا لە قورئانە پیرۆزەکەیدا لە سوڕەتی نیسا ئاەتی 128 کامە زیاتر دەمەوێت خوشکان گوێ بگرن زۆر باش لەوە لە سوڕەتەکەتان کە سوڕەتی نیساە خۆی تەعالا باسی ڕێگەچارەیەکی تری بۆ ئێوە کردووە ئەویش دەفەرمێت و بۆ پیاوانیشە بە تەکید بەڵام زیاتر آراستي آفرتانا خوي تعالى دفرمي وإن امرأة خافت من بعلها نشوزا أو إعراضا فلا جناح عليهما أن يصلح بينهما صلحا والصلح خير أقل هاتو آفرتك أوي لبياوكي خوي بدي كرت كأوي ناوت يان پشتی تێی کردووە یان حەقی نادات یان مافەکانی بۆ فراهم ناکات یان خۆشەویستی بۆ دەرنابڕێت بێزارە ئەویش زۆر بێزارە لەم حاڵەتە
و ڕۆڵی ناوبژیوانی دەرەشی هیچ کاریگەریەکی نەبوو نەیتوانی ئەم کێشەی نێوانیان چارەسەر کات. ئەلەو کاتەدا خوای تەعالا دەفەرمێ ئەگەر هاتوو نوشوز بوو، یعنی نوشوز وەکو زانایان فەرمویانە نوشوز بریتیە لەوەی کە پیا ئەگەر ئافرەتەکە ئەم خەسڵەتانەی لە پیاوەکەی خۆی بەدی کرد، مەثەلەن پیاوەکەی خۆی لەو بە زۆرتر و بە گەورەتر زانی ئیستیعلاء بنفسه، یاخود خۆی لەو بە شیاوتر دەزانێت بە شایستەی ئەو نازانێت کە ئەم ئافرەتە ژنی بێت، یاخود اینجا ئەوەش بەهۆی ئەوە بێت کە ڕقی لە ئافرەتەکەیەتی، ڕقی لە خوڕەوشتێکێتی، ڕقی لە هەرس و کەوت و مامەڵەیەتی، ڕقی لە گفتوگۆکەیەتی دەڵێ لەگەڵ یەکتری ناگونجێن، یاخود تەمەنیان گونجاونیە لەگەڵ یەکتری، یاخود ڕنگ و ڕوخسار وەرحاصل هەر کارێک لەم خەسڵەتێک لەم خەسڵەتانە بێ، ئەمانە پێیان دەوترێن نوشوز، لەوانەیە ئەوانە ببێتەوە کاریەوەی کە پیاوێک ژنەکەی خۆی ناوێت، ئەمە پێی دەوترێن نوشوز، یعنی نەشەزە الزەوج عن زەوجەتیه، پیاوەکە بەهۆی ئەم شتانە ناشیزە، ئافرەتەکەی خۆی ناوێت، ئافرەتەکە ئەوە بەدی دەکات، یاخود ئیعراض بێت، ئیعراضا یعنی انصرافا عنه بوجهه، یان جاری وا سەیری ناکات، یعنی ئافرەتی وا هەیە ئافرەت زۆر هەستیارە بۆیە لەوانەیە جاری وا ئەگەر پرسیار لە ئافرەتی وا بکەی بڵێ ئەرە ژیانی بژێویتان چۆنە، دڵێ لە هیچ ماکەونێ لەوانەیە بەقەدەر دەخێزان نەفەقەی ئێمە نەفەقەمان بچێشێت، ئەوەندە پارەم لەبەر دەستدا، بەڵام من کێشەی گەورەترم لەوە هەیە، ئەویش ئەوەیە کە یعنی ڕوو ناداتێ، ناوێ سەیرم کات، زۆر مەبەستی ئەوە نییە کە من ببینێت، یاخود ئەمە پێی دەوترێ ئیعراض بەوەجه بێت، یعنی سەیری نەکات، گرنگی پێ نادا بەوەی کە بزانێت چۆن دادەنیشی هەڵسوکەوتی چێ وەڵحاصل پشتگوێی خستووە، یاخود ئیعراض بەوەش دەگوترێت ببعض منافعه، یعنی انصرف عنها ببعض منافعه، هەست کات کە ئێستا پشتی تێکردون نەفەقەیان ناچێشێت، خزمەتیان ناکا زۆر، هەر یەکێک لەوانە بوو خوای تەعالا دەفەرمێ ئەگەر ئافرەت درکی بەوە کرد فعلەن ئەمە کێشەی بوو لەگەڵ هاوسەرەکەی کە بەشێکی تەواویش لە کۆمەڵگاکان بە تایبەتی کۆمەڵگەی کوردی خۆمان ئەمە کێشەی زۆرێک لە ئافرەتانە، پیاوەکانیان بە جۆرێک لە جۆرەکان پشتیان تێکردوون، وەکو پێویستیانەوێ ڕۆژانە بژێویەکەیان بۆ دابین بکەن، بەڵام ئەوەندەی کە حەزی لە سێر گوێگرتن لە ئەخبارێک و سیرکردنی ئەخبار و خۆ مەشغوڵکردن بە یوتیوب و بە فەیسبوک و یاخود هەندێکیان بە چوونە دەر و سەردان و ئەوانە ئەوەندە مەبەستی ماڵەوە نییە، لەوانەیە بەس کاتێک بە درنگانیشی شەو حەزی لێ بێتەوە ماڵەوە، تااقەتی نییە. مەثەلەن ئەمە حاڵەتێکە زۆرێک لە ئافرەتان بەدەستیەوە دەناڵێنن، خوای تەعالا لەم کاتەدا دەفەرمێت فلا جناح عليهما أن يصلحا بينهما صلحا، ئەی حاڵەتەکە چۆنە، ئافرەتە ناڕازیە زۆر، شەکوای حاڵی خۆی دەکات، پیاوەکەش ئەوە تا بەهۆی ئەم کۆمەڵێک شتەوە ئەوی ناوێت ئەی چی بکەن، لێک جیا ببنەوە نەخێر، خوای تەعالا ڕێگەی جیابوونەوەی کردوتە ئاخر ڕێگە چارە، بۆیە دەکرێت ئەم ژن و مێردە لەم کاتەدا ئەن یوصلحا بینهما صلحا، صلح لە بین یەکتریا بکەن، صلح بکەن، صلحیش لە شەرعە بریتیە لەوەی کە أن يتنازل أحد الطرفين أو كلاهما عن بعض حقوقهما، یەکێک لە دوو طرفەکە ژن و مێردی یاخود هەردووچیان لە هەندێک لە مافەکانی خۆیان تەنازولکەن، دەسەڵگرن، دەکرێت ئەم ئافرەتە بۆ ئەوەی ژیانی لێ تێک نەچێت زۆر باشترە، بەداخەوە هەندێک ئافرەت هەیە زۆر عینادە، لەگەڵ ڕێزم بۆ خوشکانمان کە گوێیان لە ئێمەیە زۆر عینادە، بە هیچ جۆرێک ئەوم قبوڵ نییە، یان ئەوە تا ژن و مێردایەتیی تەواو وەکو هەموو ئەو خەڵکی تر ئەوە لەگەڵ من ژن و مێردایەتیەکە ئەژینا من نامەوێت دەبێت جابمەوە، مناڵقەی ناکە، با سەرگەردان بێ، کەیفی خۆیەتی. خوای تەعالا وا نەفەرمێ خوشکی بەڕێزم، خوای تەعالا دەفەرمێت هەوڵ بدە ئەی ئافرەت ئەی پیاو ئەگەر زانیت هەتا بە پیاوانیش دەڵێت، مەثەلەن ئافرەتەکەی خۆتت وەکو پێویست ناوێت، حەزت لە مامەڵەی نییە، لە هەڵسوکەوتی نییە، لە سیرکردنی نییە، بەڵام مناڵتان لە بینە، بەڵام حەقتان بەسەر یەکتریەوە هەیە، دەکرێت سڵح بکەن لە بینی یەکتریا، لەسەر کۆمەڵێک شت یەکێکتان لە هەندێک شت تەنازول بکەن لە هەندێکی تر، هەتا ئەگەر عەقدێک بنووسرێت لە بینیانە دوای عەقدی مارەیەش وای دانێت 10 ساڵ 5 ساڵە بەیەکەوە ژین، جارێکی تر بەیەکەوە ڕێک بکەون بڵێن باشە تۆ کە
ئافرەتی عاقڵ و ژیر ئەم ئافرەتەیە بڵێ با ژیانم تێک نەچێت با مناڵەکانم سەرگەردان نەبن وەرە من پیاوەکە لەسەر ئەم شتانە ئێستا تۆ بۆ منت ناوێ ئەوە حاڵەکەیە دەی با گیان نەبینەوە لە بەرخاتری مناڵەکان من لەم شتانە لە تۆ خۆ ئەوە تەنازول دەکەم ئەوم لە تۆ ناوێت ئەم داواکاریە تایبەتیانەی خۆم هەندێک شتەیە هەندێکی دەتوانێت دەستی لێ هەڵبگرێت و پیاوانیش بە هەمان شێوە ئەگەر ئافرەتێک بەڵێ ئاەتەکە باسی ئەم ئاەتە باسی پیاوان ناکات بەڵام ئەگەر هاتو مەثەرەن ئافرەتێکی باش و چاک و ڕەسەن و کۆمەڵێک مواسفاتی باشی تدایە زاهری بە پیاوەکەی خۆی ڕازی نەبوو پێی ڕازی نەبوو خۆی بە زیاتر بزانێت ئاساییە کە ئەم پیاوە کۆمەڵێک سڵحی لەگەڵا بکات لەگەڵی ڕێکەیە مەثەرەن ئافرەتی وایە احتیمالە ئەگەر بێت و کابراکە پیاوەکەی دەوڵەمەندە بەڵام لە ئاستی ئەوان نیە ئافرەتەکە خۆی بە ئاستی ئەو نازانێت کێشەکانیشان هەروە تەشە نەدەبێت و خەریکە لێک جیابنەوە ئەگەر زانرا بە سڵحێکی مەثەلەن شتێک ئاڵتوونی بۆ بکات داوای ئەوە بکات کێشیان حەل ببێ کارێکی باشە بەهۆی ئەوە بۆی ژیانیان تێک نەچێ ئەرزەی هەیە بیداتێ بە ناوی بکات کارێکی باشە هەموو ئەوانە خوای تەعالا دەفەرمێ فەلا جوناح عەلەیهما ئەن یوصلحا بەینەهما صلحا ئەگەر صلح لە بینی یەکتریا بکەن کارێکی زۆر باشە وەصلح خەیڕ وخوای تەعالا دەفەرمێ صلح خێریشە لەوانەیە ئافرەتی وا هەبێ بڵێ ینی من حەقی خۆم وەکو ئافرەتێک کە لەسەر پیاوەکەمە کە بۆم دابین کە حەقەکەم ناداتێ ئێستا تەنازوری لێ بکەم خێریشە بەڵێ خوای تەعالا دەفەرمێ خێرە خێرترە لە چی خێرترە لە جیابوونەوە والصلح خير من الفراق ئەم تەنازولکردنە لە هەندێک لە حەقەکانی خۆت باشترە لەوەی کە جیابیتەوە چکت بە تایبەتی لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆیە یعنی ئافرەتێک کاتێک زیاد دەبێتەوە زەرمەندی گەورە ئافرەتەکە دەبێت ڕۆژگارێکە کێشە زیاتر بۆ ئافرەت زیاترە نەوەکو بۆ پیاو پەیوەندیمان لەگەڵە دوایی ئەگەر پێویست بوو زیاتر دێمە سەر باسەکە و تەوەرەکە درێژە پێدەم یەکەم پەیوەندی وەردەگرم با فەرمێ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. جلساتنا مصاباتي. خوالتان رازي بخشككم. بله مام سافر سيارك. فرمو. مام ساجر آخرتك زاني مردك خيانتي بيدك. باش داری بدنگیلی بکرد یا خود لروی بدات یعنی درجه کسی نزدیکی مردکه و یعنی پی بر آموزگاری بکات و آگاداری بکات. همو اوانه بک بلام للای خلق باسینه کی. همو ئەوانە باشن لە لای خەڵک بە هیچ جۆرێک لای هیچ کەسێک بە تایبەتی لای ئافرەتان ئامان وا نەزانیت ئافرەت ڕەفیقی خۆت ئەگەر لە لات باس کرد کەواتە زۆر دڵسۆزی یەکن و لە بینی خۆت و ئەو ڕەفیقەکەت ئامێنێتەوە نابێ بە هیچ جۆرێک باسی کەی بەڵام ئاساییە مەثەلەن خۆت قسەی لەگەڵا بکەیت بزانێ بۆ وا دەکات یعنی جاری وا هەیە بەداخەوە یعنی کێشەی ژن و مێردەکە لە ئاستێکایە کە ئافرەتەکە بە هیچ جۆرێک تەنازول لە هیچ مافێک ناکات لەو مافانەی کە پیاوە هەیەی وە ڕێگەشی نادا مەثەلەن ئەم پیاوە من لەم بەرنامەیەدا دەرگای فرەژنە ناکەمەوە باسی ئەوە ناکەم بۆ ئەوەی بەم ئاراستەیان نەڕوە بەڵام لەوانەیە یەکێک لە کێشەکانی پیاو ئەوە بێ پیاوی وا هەیە ئەگەر زەواج نەکات ئافرەتەکەی لە هەندێک شتا لە ئاستی ئەوان نییە لەوانەیە پیاوەکە تووشی زینا بێت تووشی تاوانی گەورە بێت لەو کاتەدا تەکلیفی زۆر لە پیاوەکەی لە ئافرەتەکەی دەکات کە ڕێگەی بدا کە ڕێگەی نەدا ئەوە بکات و کێشەی زۆری بۆ دروستکات لەوانەیە یەکێک لە هۆکارەکان ئەوە بێ کە پیاو پەنای بردۆ بۆ کاری ناشرعی بەڵام لە بە هەر حاڵەتێک بێت خۆت قسەی باشی لەگەڵا بکە هەر ئافرەتێک کە دەبینێت یعنی بزانە پیاوەکەی تۆ بۆ وا دەکا ئەی ئافرەت بزانە کەم تەرخەمنی بەرامبەر ئەو بۆچی خولیای ئافرەتێکی تر بووە بۆ پەیوەندی لەگەڵ ئافرەتێکی ترا هەیە یعنی بزانە خۆت کەم تەرخەمنی بەداخەوە ئافرەت وەکو خۆی سەیری پیاو دەکات ئەمەش زۆر جیاوازە ینی پێویستە ئافرەتانە بۆ بزانن ژن و پیاو زۆر لە یەکتری جیاوازن ئافرەت زۆرینەیە دوای چەند ساڵێک لە زەواج کە زەواجی کرد ئەسڵەن ئەوەی کە مەطلبی ژن و پیاوێتیە لە لای ئافرەت هەر زۆر بایەخێکی وای نامێنێت زۆری نامێنێت بەڵام لای پیاوانیە لای پیاوانیە پێویستە ینی ئەم طبیعەتی دروستبوونی ژن و پیاو هەردووچیان باش لە یەکتری تێبگەن ینی بە چاوی خۆی سەیری پیاو نەکە ئافرەت بۆیە ئەگەر کرا خۆی قسەی لەگەڵا بکات بزانێ خۆی جارێ سڵح بکە ئەگەر نا ئەنجا کە سوکاری و هەوڵ بدات
آخر شت ئەوەیە با سڵحی لەگەڵا بکات با خێریی گەورەی دەگاتێ کە پیاوەکەی خۆی لە تاوان دوور بخاتەوە ئەگەر بگاتە ئاستی ئەوەی کە ڕێگەی پێ بدا کە ژنیش بێنێت خێرشی زۆر گەورە دەکات 2000 ئەجری هەیە پێویستترمان لەگەڵە فەرموو. بەڵێ فەرموو. وعليكم السلام ورحمة الله. شلوني ماما باشي؟ باشي خوشك برزك. خالد رازي يا أخو بويبي يا أخو بخاتي قرآن خويا ويا المتن قناة هذا خويا ما تدع الله. آمين. ماما مستجان سنت رسالك ما. بلى. ماما مستجان بوق سنة كان لسه أو بيانشك زور بدن قينا أو دايكو باوك أدري هي بس بابا بدن معلومة عشرة برون. يعني. شلون يعني؟ يعني مثلا أو أنا بدم دايك باوك خوش كان يا أبا أم معلومة علي محتاجين أو أنا بدم معلومة علي ونهار وخوي يعني شون بلي بيستي مالوا بو معلومة علي دايبينا كأتي بدم دايك باوك شو أو أنا قينا كأود دايك باوك تأتي هي أي ما أي مش من معلومة علي أجر من هي بس أي باوك مجبوري. بله. باشا. يعني أي ما وصيان كوركيان هي بخواي ما شاء الله هي بختوى لكن بدن بمانش بلاك دايك باوك أنا برسالة لكن هل أوان شرير يعني هي. بله. أو برسالة هذا. خالد رازي. خوش كبرزكم. دیارە ینی طبیعەتی خێزانەکان جیاوازە جاری وا هەیە مثلا خێزانی وا هەیە هەموو وەکو بڵێ سەرنجەکانی لەسەر کوڕێکە دایک و باوکەکە اینجا ئایا لە خۆشەویستیەتی لەوەی کە ئەویان لە بارتر و گونجاوترە بۆ ئەوەی کە وەڵامی داواکاریەکانی بداتەوە کوڕی وا هەیە فعلەن لە ناو کوڕەکانە ینی ئەرکی زۆری کەوتۆتە سەر ئەرکی دایک و باوک بەڵام بابیر لەوە بکاتەوە زۆرترین خێر ئەم کوڕە یاخود ئەم کسەیە هەر پیاوێک بۆ خزمەتی دایک و باوکەکەی خۆی یاخود خوشک و براکانی خۆی مناڵەکانی خۆی هەروێڵ کات بە زایان بدا یعنی ئەمە تاوانێکی گەورەیە بە هەوڵدا ئەوەی هەتە بەشیکە بەڵێ کە دایک و باوکت پێویستی پێ بوو دایک و باوک زەرورە نابێت یعنی چیرۆکی سێکەسەکەی ئەشکەوتەکەمان لە بیرەکە یەکێک لە هۆکارەکانی گیرابوونی دوعای بەهۆی ئەوە بوو کە یەکێک لە سێکەسەکان کاتێک کە خواردنی شەو حازر کرد بوو شیر بۆ مناڵەکانی زۆریان برسی بوو پێی نەدان تا ئەو کاتەی کە دایک و باوکەی لە خەو هەڵەستان زۆریش هەستان و گریە لە خەو هەڵەستان تا درنگانێکی شەو ئەم مناڵانشی هەردەگریە بۆیە ئەم پیاوەی کە زۆر گرنگی بە دایک و باوکەی خۆیدا ئینشاءڵڵا نیشانەی ئیمانێتی بەڵام ئەوەشی پێدەڵم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ بەسە بۆ ئینسان تاوان بێ کە ئەن یضیع من یەقوت بەسە بۆ ئینسانی ئیماندار بە تاوان بۆ حیساب بێ کە ئەو کەسانی کە قوتیان بژێوی ژیانیان لە ئەستۆی ئەوە بەزایان بدات بەڵێ بەنسبەت ئەوەشەوە کە ئەوانی تر بەڕێزن دەڵێیت مثلن باوک و دایکێک هەر لەسەر کوڕێک زۆر تەکلیفی زۆرە لەسەر ئەوانی تر نیەتی و بەعکسیشەوە ئەو بەڕێزە ئەو کاتە بەڕاستی یعنی ئەم دایک و باوکەش زوڵم دەکات بەڵێت لەوانەیە ئەوەندەی کە لە کوڕێک ڕاببینێت لە کچێک ڕابینێت لەوانی تر ڕانەبینێت بەڵام ناکرێت هێندە نادارپەروەر بێ ئەم دایک و باوکە بە نمونەیەکی ناشیرن بهێنرێتەوە سەیری کە ئێستا ئەوەی کە گوێی لێ بۆ لەوانەیە هەندێکی هاوشێوەی قسەی ئەم خوشکە بەڕێزە کەسانی شتریشەوێ هەمان قسەی هەبێ بڵێ وەڵا وایە بۆ شێوەیە ئەی بۆ ئەم نمونە ناشیرنە لەنێو کۆمەڵگادا دروست بێت بە جۆرێکە من یارمەتی ئەدەم و بەڵام دەستخۆشی لە یەکێکی تر بکرێت ئیسلام بەو شێوەیە نییە بۆیە لەسەر دایکان و باوکان پێویستە کە مڕاعاتی ئەم شتە بکەن لە ڕێزگرتندا دایم ڕێزی ئەو کەسە بگرن کە زۆر زیاتر ڕێزیان دەگرێت نەوەکو بە پێچەوانەوە مامەڵە بکەن پەیوەندی شترمان لەگەڵە فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باشام سباس. خالد رازي بي خوشكم. بس خوش برنامج كله بكم خالد زي بخير ذاتي إن شاء الله. وسلامة أنكات. بشارك ما بقول أزيت بندم. فرمو. مامسا من نقل هالسنة كمان يونا زور باشا الحمد لله ولا خابز زيادة. بالله. بس نازانم لبريكات شون اللي هاكو دعاء خوان اللي دعاء لك راه. إيه. شون اللي لبريكا الشر كشتير لبين معروضة من خوش منازام لشيودي أو شرة. بالله. يعني خوش منازانم بوالي ده هو كارجي بوتي قريت منازانم. الله رفي الشرعي وأمشتانا بخل جوج ذكاي دينا. بالله.
ئیتر نازانم ئەگەر تو جوابەکەم بێتەوە مەمنون. خۆشکە بەڕێزەکەم خۆ تۆ ئەتەوێت یعنی ژیانی دنیای تۆ وەکو بەهەش دوا بێت؟ ناڵم ئەوە نیە من زۆر سەیرە قسەکەش پێ دەبڕمانی زۆر سەیرە زۆر باشین لە پڕێکا لە پڕعین لەسەر مۆزوعی هیچ یعنی باشە پرسیارێک لە تۆکەم یعنی هەفتەیەک باشە و لە نەکاو دوای هەفتەکە ڕۆژێک وەزع بینتان تێگەچێت؟ هەر بەجددی ئەو هایە چەند ڕۆژ بینەکەتان ئەوا دەمێنێتەوە؟ بەجددی جاری وامان لێ هاستەر ئەو لە ژوورەکە خۆمە لە ژوورەکە خۆمە شتەکە زۆر زۆر سەیرە. چەنە خیانێت؟ وەڵاهی جاری وایە ڕۆژێک جاری وایە سەعاتێک 2 ساعت خۆم هەوڵێم ئاشتیکەمەوە ئەڵێم باش شتەکە گەورە نەبێت. ئافرین دەی خوشکی من ژیانی دنیا ئەوەی هەر تێدا من پێت دەڵێم ئینشاءالله ئەوشتان نامێنێت چەند لە طبیعەتی یەکتری تێبگەن لە طبیعەتی خۆتان تێبگەن ئەم کێشانەتان کەمتر دەبێتەوە. یعنی تۆ کاتێک دەڵی من نازانم چۆن دروست دەبێت دەبیر لێ بکەوە جارێک یەک دوو جار بیر لەوە بکەوە شەڕی ڕابردووتان لەسەر چی ڕوویدا. ئەگەر زانی لەسەر شتی زۆر لاوە چییە لەو مۆزۆعەوە هەل سەرچاوی گرتو جاریشترەوە مکەوە یان دەکرێت هەندێک جار تەسجیلیکەی با خۆت بیستیتەوە بزانی چی دوێت لەکوێوە سەری هەڵدا زۆر ئاساییە. یعنی ژیانی دنیاوەیە خوای تەعالی لە قورئانی پیرۆزە کە باسی خۆشیەکانی بەهەشت دەکات دەفەرمێ الحەمد لله الذي أذهب عنا الحزن سوپاسی خوا دەکەن ئەهلی بەهەشت لەسەر ئەوەی کە خەم و پەژاری تێدا نامێنێ بڵی دنیا خەم و پەژاری تێدا نەبێت ئەوە مستەحیلە خۆت لە بەهەشت نیت لە بەهەشت نیت بۆیە ئەم کێشانە هەر دەبێ خوشکەکەم مادام الحەمدلله ئەستان پرسیاری ئەوم لێ کردی هەفتەیەک بینتان باشە ڕۆژێک چەند سەعاتێک بینتان تێگەچێت ئەمە زۆر ئاسایە دەتوان لەمەش چارەسەرکەن لە طبیعەتی یەکتری تێبگەن لە طبیعەتی یەکتری تێبگەن عینادی هیچ نەتیجەیەکی نییە. بەڵێ ڕوقی شەرعی ڕوقی بەوە تێمەگە ئیلا کەسێک لە بۆت بخوێنێ خۆت هەوڵ بدە سوڕەتی بەقەرە لە ماڵەکەدا لێ بدە پەنا بۆ هیچ کەسێک مەبە بۆی بۆ قورئانت بۆ بخوێنێ خۆت بخوێنە بە هاوسەرەکەت بخوێنە زیکر و یادی خوا زۆر بکە و بیریش لەوە بکەوە بزانە ئەم کێشەیەتان لە چیەوە سەرچاوی گرتووە ئینشاءالله بێ کێشە دەبن و کێشەکانیش کێشەی گەورەی سوپاس بۆ خوا کە دەڵی بینمان زۆر خۆشەیە خوا خۆشتر بێت. پەیوەندیترمان لەگەڵ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. السلام عليكم مستعجان. وعليكم السلام ورحمة الله. ما مستعجان دو برسيار بو. بله. ما مستعجان برسيارم أو ثانية لسد شاو حسد ما مستعجان كتير من هي زوجتنا دعوة يعني بدل يعني شو أو كريلوات بدل يعني بس درجة المال رأينا قوري إذا بدل يعني طبيعة ما لسنات كي شيء خنا برابريان 8 سنة 8 سنة هاي تفعله يبغى جايش يوابرو دياريش بوي كديا لسبب بيجي زور تافه زور سبب بيجي تافه واجي هاود كرجا خوش كبرزكم خوش كبرزكم عن جسيت داواي معدي جانكاو طلي قلب آشنا أخوة هل أفترك لك في أكتباش أويت وآوتوني زوري هيا أو آوتوني أويت الرجالي قسمة بسانينية آوتوني خوتان بوتان كردوه خومان بوي كردوه هي عزوق آوتون خوي هيك زوري كأكريا أويت قسمة بساني تشاوي داي نا والله هيك في عندي بوانية ده بس فاسي خوابك كدايك وباوكي شي هيا هەر کسیەتی ئەم هەموو ئاڵتونیان بۆ کردووە بەڵام پەلەی چیتانە خوشکەکەم بۆ بە پەلەن 18 ساڵ نییە بەس کە ئەچێنە داوای ڕڵبەگە ئەکرێ پێی ناخۆش و گەیشت دیاریش و شیوابڕ کردیا ئەو لە خوڕای ڕفت کردیا یعنی بێسەبە بش ڕفت کردیا ئەی کچە تێک ئەچێ عانە و کەسەواتێنە داوای زۆر تێک ئەچێ کاتی ڕفت ئەکرێتەوە و باشە ئەوێتەوە نەزانی چۆنە دەبێم حاڵەتە بە شتێکی ئاسایی وەربگری ئێستا ینی ئافرەت هەروایە ئافرەت وەکو پیاو نییە ینی ئافرەتە دەبێت خوازبێنی دێت پێ دەبێت ئافرەت لای ئاسایی بێت کە 10-20-30 کەسیش بێتە خوازبێنی لای ئەوە نەیە بڵێ وەڵام نەخێر لەوانی ئەو بەدڵی نەبێت بە شتێکی ئاسایی وەری بگرێمە و تەمەنەکەشی وانی خوشکەکەم تەمەنی جارێ 18 ساڵە وا پەلەتان نەبێت و یان پەنا بۆ نوشتەچی و خەڵکانێک بن بۆی کە بڵێ سحری لێکراوە نەبا بە سحری چی لێکراوە خۆم ڕۆژگارە لەوانەیە هاوکوفی خۆی نەبێت من هەموو یەکێک لە بیسەران و بینەرانیش لەوانەیە حاڵەتیان بینی و جاری وە ئافرەتی وا هەبووە بەزەیم پێ هاتوو تومە لەوانەیە زەواجی دەست نەکەوێت پیاوی وا هاتوو توێتی مامۆستا ئافرەتێکی زۆر باشم دۆزیوەتەوە تکا دەکەم بۆم خوازبێنی بکە پیاوەکە زۆر پیاوێکی شیاوتریش بووە وتومە چێ وتێتی فڵانە ئافرەتەیە دەی وا مەزانێ ینی تۆ قسمەتەکەی خۆتە قسمەت ینی ئەم کتێبە ڕێزەت 18 ساڵە جارێت تەمەنی
مناڵە بە شتەکە ئاسایی وەربگرێ خۆشتان تێگەێنن ئەو مۆزوعەوە ئەو نییە لە کە هاتووی یەکسەر دەبێ کەسی باش بێت و قوبوڵیشی بێت نەخێر لەوانەیە دائیم گومانی باشت بەخوا هەبێ لەوانەیە و کەسی کە تۆ مەبەستت بوو زەواجی کچەکەتی لەگەڵ بکرێت لەوانەیە خوای تەعالا کەسێکی زۆر باشتری بۆ دیاری کرد بێت بۆیە دائیم گومانی باش بەخوابردن زۆر باشە لە ژیانی لە هەموو ژیان تا زۆر بەخۆشی دەژیت پەیوەندی ترمان لەگەڵ فەرموو بەڵێ براجان فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باش مامۆستا خوا سەلامەتت کە براکەم بێزامە سوالێک بفەرموو مامۆستا من جوانکاریم لەو ددانێ خۆم کردیە 5 ددانم يعني تدمير كرديا غلافة لسرة يعني ترنا بيسن ل وقت دغنير ولا غسل يعني استأو ددانا نم هيك شو لروي شرعي لو دروز ذاتن نخير من بدايتك او تدمير امكر هيك يعني نمزاني لروي شرعي وجناحي سؤال شو نكر إيسا من نخير نا شيء ودني شيء دزنيج ونوجدني إن شاء الله خوششتن إن شاء الله والله أعلم شيء كني براكم ممنون خالد رازي بالسلامة يا أخوة بيوندي ترمان لقلب فرمه دیارە پەیوەندیەکەمان پچڕا ئەگەر لەسەر باسەکەی خۆم بەردەوام بم لەسەر تەوەرەکە وتم لە خوای تەعالا لە سوڕەتی نیساءدا خطابێکی تر ئاراستەی ئەم ژن و مێردانە دەکات کە ناوبژیوانی خزم و کەسوکار هیچ سوودی بۆی نەبوو اینجا دەبێ بێنە سەر ئەو مۆزوعە کە دیارە کێشەیەکی زۆر تایبەت لە بینیانە هەیە کە مۆزوعەکە بەوە نییە لەبەر خاتری خەڵک لەبەر خاتری خاتران چاوپۆشی لە یەکتری بکەن ئەمە حاڵەتێکە گرنگە ژنومێت ئەوە بزانێت نڵێت باشە وەڵاهی کەسوکارەکەیەتی ناهێڵێ بەیەکەوە بژین بەداخەوەندێک ئافرەت هەیە وا بیر دەکاتەوە دەڵێ بەخوا خەتای خەسوومە دەنا مێردەکەی منی دەوێت خەتای مەثەلەن فڵانە کەسە دەنا ئەوێت خەتای ئەوە نا هەندێک شت هەیە طەبیعەتە بۆیە پێویستە ئەم ئاەتە پیرۆزەی سوڕەتی نیسا ئاەتی 128 موسڵمانان زۆر بە جوانی جێبەجێکەن هەندێک جار هەیە سڵحەکە بەوە دەبێت سڵح بکەیت صلح بکەی دیارە کێشەکە ئەوەیە کە طەبیعەتتان بۆ لەگەڵ یەکتری ناگونجێت تەنازل لەسەر هەندێک حەقی خۆتان بکەن پەیوەندی ترمان لەگەڵە فەرموو بەڵێ فەرموو السلام عليكم مامۆستا وعليكم السلام ورحمة الله مامۆستا گیان پرسیارێکمە بێ زەحمەت فەرموو مامۆستا وەڵی من تادانی خەوم لێ ناکەی تقریبا تا سەعات 4-5 خەوم لێ ناکەیت بۆ وەڵی داڵەخەمەیە مامۆستا داڵغەت هەیە زۆر قەلەقم قەلەقی چیت وەڵی مامۆستا پێشتر نەخۆش بووم توش نەخۆشی خەمۆکی بووم زەواجت بۆ لای دکتۆر مانگێکە بەڵێ بەڵێ داڵەخەم زۆرە مامۆستا دەی خوشکەکەم ذکر و یادی خوا زۆر بکە ئینشاءالله کاتەکانی خۆت بە شتی بەسوودەوە بەسەر ببە ئینشاءالله مامۆستا دایمە ترسم خۆفەکەم خۆف لە چیەکەی وڵی مامۆستا کە ئەخەوم وازانێت تێ بۆم دێ دایمە ترسم زانیتی بەدەستنوژەوە بخەوە ئینشاءالله دوعاتەکانی کۆتایی سوڕەتی بەقەرە بخوێنە ئینشاءالله ئەم کێشەیە نامێنە بەڵام گرنگ ئەوەیە عەقیدە و بیر و باوەڕی خۆت بەهێزکە باوەڕ دوا بێ کە خوای تەعالا ویستی لەسەر نەبێ کە تۆ زەرەرێکت پێ بگا هەموو ئینسانەکان و جنۆکەکانیش هەر هەمویان بێکەوە کۆبنەوە ناتوانن بەقەدەر باڵەمێش و لە یەک زەرەر لە تۆ بدەن بۆیە بەشێکی ئەم ترس و خەوفەی کە موسڵمانان و ئافرەتان بە تایبەت هەیەە بەڕاستی بۆ دەگەڕێتەوە کە ئیمانیان زۆر لاوازە لە تاریکایی دەترسێ لە خەوە ترسێ دەڵە فڵانەشت زەرری بۆم هەیە چاوەزار زەرری بۆم هەیە جنۆکە ئازارم دەدا من لە هەموو شتێکە ترسێ مەسەلەکە بیر و باوەڕە بیر و باوەڕی خۆت بەهێزکە باوەڕ دوا بێت کە یعنی ئیبراهیم عەلەیهی سەلام جوانترین نمونەیە بۆ هەموو موسڵمانێک کە بیر لێ بکاتەوە کاتێک کە فڕێ دەدرێتە ناو ئاگرەکە لە ئاسمانە مەلایکەت بۆ لای دێت و سەلامی خوای پێدەگەیەن و دەفەرمێ ئەگەر پێویستیت ببنە تا یارمەتیت دەم لەو کاتەشا دەفەرمێ بە تۆ نا بەڵام بە خوای تۆ بە دەی بەو شێوەیە چەند عەقیدە و بیر و باوەڕمان بە خوای خۆمان بەهێز بێت کە باوەڕمان بە ناوە سیفەتەکانی خوا هەبێت کە خوای گەورە نافع و ضارڕە نەفع بەس بەدەست خوایە زەرەرگاندن ئیلا بەویستی خوایە ئەو کاتە تۆ هیچ شتێکت نابێت وە دڵنیاش بە کە خوای گەورە ئین الله یدافع عن الذین آمنوا تۆ ئیماندارێکی باش بیت خراپەکار لەوانەیە کەسێک داڵغی ئەوەی بۆ بێ بڵێ باشە بەویستی خوایە بەڵام خوای تەعالا دیارە ویستی لەسەر جنۆکەیەک ئازاری من بدە
خوای تعالی دیفاع لە تۆ دەکات کە ئیماندارێکی باش بیت. خوای تعالی ڕێگری لە خراپەکاران دەکات کە ئازاری تۆ بدەن. بۆیە چەند باوەڕت بەخوای خۆت بەهێز بێت و تەوەکولت زیاتر بێت و ئیمانداری باشتر بێت و تەخواتە بێ دڵنیا بە هیچ شتێک زەررت پێ ناگەیەنێت. خوای گەورە شیفاشت بۆ بێنێ. پەیوەندی ترمان لەگەڵ با فەرمێ. بەڵێ بەڵێ فەرموو. دیارە پەیوەندیەکەمان پچڕاوە ئەوەی لەسەر خەت بوو نەماوە. خوای تعالی هەر لە سوڕەتی نیساءدا لا آيات اشترى بما دفرمي ولا تعضلوهن لتذهبوا ببعض ما آتيتموهن إلا أن يأتين بفاحشة مبينة. خوای تعالی لبين جنومير دا بۆی هەیە ئەم ژنومێردە نەگەنە یەکتری کێشە و گرفتیان هەبێت بە جۆرێک کە مەثەلەن نەتیجان ئەوەیە کە لە یەکتری جیاببنەوە. خوای تعالی ئامۆژگاری پیاوان دەکات کە ئازاری ئافرەتان نەدەن و نەچن بە جۆرێک بتان و ئازاریان بدەن و یاخۆت بۆ ئەوەی تەنازول لە مارەیەکەیان بکەن لە هەندێک شت بکەن ئەو کاتە بڵێن بەو مەرجە ئێمە لە ئێوە جیا دەبینەوە یان ئەوا دەکەین کە ئێستایان پیاوی وهەیە دەڵێت من بەو مەرجە مامەڵە لەگەڵ تۆ دەکەم کە تۆ واز لە مارەیەکەت بێنیت. خوای تعالی دەفەرمێ لا تعضلوهن ئازاریان نەدەن و ئاستەنجیان بۆ دروست نەکەن. پەیوەندیشترمان لەگەڵ فەرموو. الو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشي مامۆستای بەڕێز خالد ڕازی بێ براکەم فەرموو. بە قوربانت مامۆستا پرسیارێکم هەیە دەربارەی خۆم و خێزانەکەم. بەڵێ من سایق کۆستەرم هاتوچۆی تەڵەبەم ئەکرد من 5 منداڵیشم هەیە یعنی ڕۆژێک کتێکیان تەلەفۆنی بۆ کردم بە شەو من هیچ ئاگا و خەبەرێکم لێ نەبوو. بەڵێ داوای خۆشەویستی لێکردم ژنەکەشم پێی زانی یعنی لەو ڕۆژەوە تقریبا 3 مانگ زیاترە ئەو خێزانەی من هیچ شتێک لەگەڵ من ناکە یعنی ماڵم ئاژاوی تایە ئەوەی سوێن و قورئان بۆ خۆم ئەڵێن بەخوا بە پێغەمبەر بە قورئان چەند جار دەستم داوەسە قورئان دەڵێ باوەڕم بە تۆ نماوە. یعنی من نازانم چی بکەم لە خێزانم ئەگەر شتێکم بۆ بکەی سوپاست دەکەم. براجیان جارێ من دەمەوێت لەم وشەیەوە دەستپێکم کەوتە دەڵێم بەخوا بە پێغەمبەر بە قورئان ئیسان نابێت سوێن بە پێغەمبەر بخوا ئەمە شەریک بخوا بڕیاردانە. باشە براجیان لەوانەیە هەر سەر زارێکی بێ ئەمەی کوردەواریەوە دەڵێن بەڵام وریا بە ئینسان نابێ خوای تعالی پێغەمبەر فەرمێ لا تحلفوا إلا بالله سوێن نەخۆن ئیلا بەخوا نەبێت نابێت سوێن بە پێغەمبەر بخورێ. باشە براجیان بەنسبەت لەم حاڵەتەیەوە کە ڕووی داوە ئینسان دەبێت چاوپۆشی هەبێت بۆ من نەسیحەتم بۆ ئەم ئافرەتە و باقی ئەم ئافرەتانەی کە حاڵەتێکی نەخوازراو لە مێردەکانیان دەبینن هەر وەکو چۆن بە پیاوانیشم هەرواوتوە بە تایبەتی بە حەقی خۆیەتی تەنازولکە حەقی خۆیەتی ئاژاوە دروست نەکات ئەجینا لەوانەیە ئەوە وا لە هەندێک پیاو دەکات من ڕێ بۆ تۆ خۆش ناکەم برای بەڕێزم بڵێم مادام وادەی بڕۆ عیلاقەی ناشەرعیت با هەبێت. بەڵام بەداخەوە هەندێک جار ئافرەتان وا دەکەن کە پیاوانیان تووشی هەڵب بن. خوای تعالی بە گەورەی و عەزەمەتی خۆی لێخۆشبوو و غەفوور و ڕەحیمە تۆ لێخۆش بوونیت تۆ لێخۆش نابیت. لە کاتێکە بۆکو لە سەرەتای بەرنامەکە وتم لەوانەیە بەشێکی هۆکاری تاوانکردنی پیاوان بۆ بگەڕێتەوە کە مەثەڵەن خێزانەکانیان لەو ئاستەدانینە کە وەکو بڵێ ئەوەی کە پیاوانیان لێیان دەوێت لە ڕووی شەرعیەوە نەک ناشەرعی بۆیان جێبەجێ ناکەن. بۆیە ئەم خوشکە بەڕێزە و هەموو ئەم خوشکانش کە حاڵەتی ئەوە لە ژیانی خێزانیانە ڕووی داوە من داواکاریم لێیان ئەوەیە کە یارمەتی دەری پیاوەکانیان بن زۆر بەباشی. ئەم حاڵەتانە من چەندین حاڵەتی ئەوان بینیوە کە ئافرەتان هەیەە زۆر عاقڵانە و ژیرانە یارمەتی مێردەکەی خۆی داوە زانیومە تۆ هەڵت کردووە قەی ناکە خۆتەر تۆ هەڵە ناکەی هەموومان هەڵەکارین بەڵام ئەمە با گەورە نەبێت با ئەوا بێت ئەوە من لێت خۆش دەبم ئەوا بوو بەڵام تکال لە یەکەم جارشتر ئەوانە بێت و ڕێیتری نیشان دەدا ڕێگەی باشتری نیشان دەدا. بۆیە هیچ کاتێک لە مەسلحەتی هیچ ئافرەتێکدا نیە نە عیب و عاری ئافرەتەکەی پێمێردەکەی خۆی ئاشکرا بکات و بڵاوی کاتەوە یاخود لە ماڵی خۆیدا کێشە و گرفتی بۆ دروست بکات بۆ چونکە نەتیجە ئەوەیە کە زەرمت بەس بۆ خۆی دەبێت بەس بۆ خۆی دەبێت. بۆیە ئەم حاڵەتە بە وا ئاڵۆزی نەکات
وا گەورەی نەکات لە زەمەنی پێغەمبەر صلی الله علیه و سەحابە بۆ زینای کردووە بۆ تۆ چاوەڕێی چی دەکەی لە مێردەکەی خۆت بۆ دەبێت ئێمەی مسلمان چاوەڕێی چی بکەین بەڵێ مسلمانان هەمووی پاکن بەڵام معرضیش هەموو کەسێک تووشی هەڵە بێت كل بني آدم خطأ وخير الخطائين التوابون هەموو بني آدمێک هەڵەکارە و هەموو باشترین هەڵەکارانیش ئەوانن کە تۆبە دەکەن بۆیە من نصیحەتمە و بۆ ئومێدی کە گوێی لێمان بووبێت و واس لەم ڕەفتارانەی بێنێ بەرامبەر تۆ پەیوەندی ترمان لەگەڵە فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. مامۆستای بەڕێز دوو پرسیارم هەیە پێشنیارێکیش. بەڵێ. مامۆستا من ئیتر ئاوا دەمە و بەهارەکات هەموو ساڵێ ینی لەگەڵ مێردەکەم هاوێتە کێشە مەشاکیل لەسەر ئەوەی کە من لەگەڵ ناچم بۆ سەیران اینجا کە کاتێک ئەچین بۆ سەیران ئیتر خزم و کەسوکاری مێردەکەم هەمووی زۆری بێتەوە و تێکەڵاوێکی زۆر دروستەکە دامی ژەڵم با گوناحبار نەبم کە ناچم لەگەڵی عقوبەمەدا ئەڵێ لەسەرەوە ینی نامێرێ ماڵ باوکم کە بشن مێرەی کابێ ینی بەدەنگەدەنگ و ناڕەحەتێکی زۆر لەسەرم ئەمە ئیتر هەموو ساڵێک ئەمە دووبارە بێتەوە ینی دەو مانگی دەو هینە کە بەهارە ئەو فاصلەیە ئیتر هەموو ساڵ ئێمە ئاژامان لەسەرەوەیە هۆکارەکەت خۆت بمبورەکەوا دەڵم ئافرەتێکی ئەوەندە ئیمانداری لە ماڵەوە تووشی هەڵە و تاوان و ینی خۆپارێزیشی تەواوی پیاوەکەت ئەوە تۆ دەبینێت کە کەسایەتێکی ئەوایت ئەزانێ زۆر باشی زانێ لەسەر ئەوەیە خەی ناکە هەر بە ئەو مۆزوعە لە ژیان تا ئەوە تۆی بینیوە کە ئافرەتێکی لە بەرامبەر تاوان قوبوڵت نییە لە هەموو حاڵەتەکانی ژیانتە یعنی خۆی نییە ئەزانێکەوەم ئەزانێ بۆ نمونە مامۆستا ئەزان ینی بەڵێ من ینی زۆر لە زۆر پارێزگەم خۆشی ئەزانێت کە من ینی بۆ تێکەڵاویشتم پێ خۆش نییە یعنی نەک هەر لەوە بۆشتی تریش ینی بۆ بۆ ماڵان وشتییا میوانمان بێت من حەزەکەم ینی بۆ نمونە تێکەڵاوی پیاوان و شنەکەم خۆشی بەم شتە ڕازیە بەڵام کە ئەچێ بۆ سەیران لە ماڵی باوکشتی وا ناکەیت ینی کە ئەچی تۆ ماڵی باوکت يعني أزاني شي باوكيشم بون الرجليمة للزوشت يعني حزناتا يعني بون من لاجير بمهانة منا وبياوان أوشتانا يعني في حزب أوشتانا ناكل الراسية يعني وكو هاوسرك دوا نا هاوسركم تو باشتر دباوكم باشتر دباوكت بعض بله أيش تكلبي يعني تكلبي لقل خزمو يعني عليه دا بيك وبون منا داج ننشين بس كدانش نكش من بزيادة يكتوز من بين السيران وشد يعني هتك الله أشي لقلوان أشي لقل مالي باوكت من لقى بعض من باوك ما ناسم بوسان لبري لسر أوش عليه من نعم شي لقلين أوانيشة بله بسياري دومت برسياري دوميشم بيوندي هي هربا والله ما وصل من هذا دوم عالم هي يعني بۆ بە ئاشامان لەسەرەوەی ئەم مناڵانە زۆر داوای موبایل و زۆر دەکەن ئیتر یعنی مناڵی ئێستا کە موبایل یەکێکیان تەمەنی 7 ساڵیشیان تەمەنی 10 ساڵە بەڵێ اینجا ئیتر مامۆستاکە خۆگەن بۆم بە ئەمی شەڕ لە خەتای دایکدانە اینجا لەسەر ینی زوو ناخەون مناڵەکان چیەوێ ئەو ناوێ موبایلیان بۆ بکڕێ موبایل یعنی هەمانە لە ماڵەوە ئیشیشی پێەکەن بەز ئەمانیانێ دایمەن خەریکی ئینتەرنێت وشت بن لە ڕاستە من خۆمی چی لێ نازانم بەس ئەو هەڵێ خەتای دایکدانە ئەنجا وتم مامۆستا ئەگەر بەرنامەی دابنی بۆنە هەفتێک لەسەر خێزان و هەفتێک لەسەر ئەم مناڵ چۆن پەیوەند دەبکەین مامۆستا بەڕاستی ئێستا دایک باوکی ئێستا گیری خوارد بەدەست مناڵەوە یعنی مناڵەکە بانکەی جواب ناداتەوە بەڵێ ئینشاء الله خوا لێت ڕازی بێ خوشکەکەم خوا سەلامەتت کە خوشکی بەڕێزم من بۆ تۆیە و بۆ ئەم ئەوانی تریشە یعنی هەوڵ بدە تەنسیقێک لەگەڵ هاوسەرەکەی خۆتا بکە مەثەلەن دەکرێتەوە بچیتە سەیرانیش لەگەڵ خێزانیش بڕۆی لەگەڵ خەڵکانێک بەڵام لەوێ پابەت بە جلوبەرجی شەرعیەوە زۆر مەجالیسی ژن و پیاو بەیەکەوە تێکەڵ مەبە خۆ پارێز بە لەو کاتەدا والله ئەعلەم هەست دەکەم ئەمە ینی ئەگەر دەزانیت کێشت هەر بەردەوامە لەگەڵ هاوسەرەکەت خۆ بەهاریش هەموو ساڵی جارێکە سەیرانیش لەوانەیە لە هەموو ساڵەکە ئەگەر دوسێ جارێک بێ ئەم دوسێ جارانە کێشەی گەورە بۆ خۆت دروست مەکە بڕۆ بەڵام بە ئادابێکی شەرعی و جوانەوە بڕۆ خۆ پارێز بە و ئینشاءالله کێشەکانت ئەوەندە گەورە نابێ بەڵام عینادی زۆر مەکە چونکە لەوانەیە ئەمە ڕەتفعلی هەبێت تۆ ئەوە بکەی بەرامبەریش ئەویش کۆمەڵێکشت بەرامبەرت بکات تۆش لات ئەوەی تۆ شەرعی بێ لەوانەیە و ناشەرعیش بە یەکات بۆیە ژیانتان زیاتر تێک دەچێت بۆیە هەوڵ بدا لە هەندێک شت تەنازولی لێ بکە و تۆ پابند بە با بچیتە ناو قەت ناچیتە بازار بە ئاچی بەڵام بە جلوبەرگێکی شەرعیەوە دەڕۆی
خەڵک نەزەر دەکات کەیفی خۆیەتی نەزەر دەکاتەوە بەجروبە شرعی و ڕۆیشتی و تەواو والله ئەعلەم بەنسبەت مناڵانەوە ئەمڕۆ ڕۆژگارێکە بەڕاستی یعنی معاناتی هەموو دایک و باوکێک زۆرە بەنسبەت مناڵەکانیانەوە لە ڕێگەی ئایپاد و مۆبایل و هەموو ئامێرە ئەلکترۆنیی کە پەیدا بوون بەڕاستی ئەرچی دایک و باوک بۆ پەروەردەکردن زۆر زۆر بووە حەقوان نییە دایک و باوک ئۆباڵی تاوانەکە بدەنە ئەستۆی یەکتری حاڵەتێکە دایم ئافرەت عاتیفی ترە لەوانەیە تەنازول کە ئێستا لەوانەیە باوکی وایە بە هیچ جۆرێک مۆبایل نەداتە دەست مناڵەکەی بەڵام دایکەکە دەیداتێ ئێمە نابێ پیاو بیکاتە ئۆباڵەکەی بخاتە ملی ئەوە بڵێ وەڵا خەتای توێ بۆیە وای ئافرەت ناتوانێت بۆ شەوێ با بتوانین تەعامولێکی گونجاو بکەین و ڕێگەیەکی تر بگرینە بەر بۆ ئەوەی مناڵەکانمان لە تاوان بە دوور بگرین بەڵێ پێوەنیترمان لەگەڵە فەرموو بەڵێ فەرموو مامۆستاگیان سەلام عەلەیکوم وعليكم السلام ورحمة الله وبركاته سپاسەکەم باشی مامۆستا خالیگیان خواڵێتان ڕازی بە براگیان سپاسەکەم وەڵایی پرسیارێکمانە بوو مامۆستاگیان بەڵێ فەرموو لەم ڕۆژانەی گوێم لە وتارێکە بوو باسی وەزوەسە دەکرد لە باوەڕەی شەیتان و لە بیر و باوەڕ و ئەم شتانەیە بوو بەڵێ لە نیوایە گوێم لێ بوو من زۆر ئیسادەم لەو وتارەی تۆ تۆزە مامۆستا ئەو کێشانە مێرێت بەڕاستی یە وەزوەسێ من بەڵێ لە نیوایە قەت ئەبوو ئیتر هاتە سەر باشەکەی من تا زۆر ئیسادە لە وتارەکەم ئیتر لە کەناڵە مژگەرە قەت ئەبوو نەما ئیتر نازانم بۆ چی نەما براگیان بەرنامەکان خۆمی لە یوتیوبا هەیە دەتوانی لەوێشەوە سەیریکە ئینشاڵڵا بچیتە لەسەر کەناڵ بەڵێ ئەو مۆبایلانەمان نییە بە حەق مۆبایل عادیم پێ یوتیوب شتم نییە ئەوە بۆیە زیاتر تەلەفۆنم کرد بەڵێ براگیان من خۆ ناکرێت لێرە باسیکەم بەڵام یەک ئاەت بیر تۆ و گشت بینەران دەخەمەوە ئینشاءڵڵا کە بزانین هەر حاڵەتێکی نەخوازرا و لە ناخی ئێمەدا دروست بوو حەزمان لە تاوان بوو حەزمان لە ئازاردانی خۆمان بوو خەڵکی دەوروبەرمان بوو فکری خراپمان بۆ هات هەر هەمووی بزانن ئەوە خۆت نیت بەڵکو ئەم قەرین و هاوڵەتە کە لەگەڵ تۆ زۆریت لێ دەکات خوای تەعالا دەفەرمێ ئینەما یەئموڕکم بالسوء والفحشاء وأن تقولوا على الله ما لا تعلمون وان لێ دەکات سەرەتا وەسوسە لەوەوە دەست پێ دەکات کە ئازاری خۆت دەدەیت هەیە دەستنوێژ دەزار هەڵدەگرێت ئێستاش قەناعەتی ناتۆ لە خۆششتن ئەوایە لە پاک و خاوێنی لە کۆمەڵێکشت لە نوێژەکەی بە هیچ جۆرێک ئەڵڵاهو ئەکبەری بۆ ناکرێت دەیە بزانێ ئەوانە هیچی مادام پێغەمبەرەکەمان عەلەیهی سەڵاتو وسەلام ئەوای نەکردووە کەواتە ئەوەی تۆ نەدینداریە نەخۆتی بەڵکو شەیتانەکەت ئەوان لێ دەکات نابێ قسەی بکەیت ئەگەر ئەوە تەسلیم بوویت اینجا دووەمیش دەست پێ دەکات کە ئەوەیە ئەلفەحشا تاوانت لا شیرین دەکات چێژی لێ وەردەگریت ئەوەندەی حەزت لە مۆسیقا دەبێت حەزت لە قورئان نابێت شەیطان وات بۆ دەڕازێنێتەوە کە تاوانەکانی تۆ هیچ نین خەڵک شتی گەورەتر دەکات ئەمە ئەگەر ئەویش تەسلیمی ئەوەش بوویت ئەنجا وەسوسەی بیر و باوەڕەشێت بۆ دروست دەکات باوەڕ بوون بەخوا گومانت لە خوا دەبێت لە بوونی خوا لە ڕۆژی قیامەت لە زیندوو بوونەوە لە قورئان لە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیە هەموو ئەوانە بزانن ئەو کارەکەی وەسوسەیە لە قەرینەکەی ئێمەوەیە کە شەیطانێکە لەگەڵمانە و جنیەکە لەگەڵمانە دیسان زۆر معەویذات بخوێنە قل ئەعوذ برب الناس بخوێنە ئاەتێکە سوورەتێکە تایبەت بۆ وەسوسە یەقینیشت هەبێ ئینشاءالله کە ئەم سوورەتە شیفای وەسوسەکەی تۆ دەهێنێت ئینشاءالله پەیوەندی ترمان لەگەڵە فەرموو بەڵێ فەرموو بەڵێ فەرموو ئەلو بەڵێ مامۆستاژان بەڵێ گوێم لێتە بفەرموو خوشکی من سەلام عەلەیکوم وعليكم السلام ورحمة الله وبركاته باش مامۆستای بەڕێز خوالێتان ڕازی بێ خوشکەکەم وەڵی مامۆستا دنیا دەستخۆشی دەرنامەکەتان لێ دەکەم وێ سەرکەوتنتان بۆ دەخوازم خوای گەورە ئێوەش سەرکەوتووکە بەختەوەرتان داوای دعای بەخێر دەکەم بۆ هەموو مسلمانان و إن شاء الله ئێوەش دعای خێر ماوکەن دعای خێرم بۆ بکەن تۆزێک نەسپاکم يا ربي خوا شفات بو بين هم مسلمانان كجوان لتا اوان ان شاء الله دعاء خير بو ذاك انه خواي غير شفاء بو تو باقي مسلمانان بين ان شاء الله بله پەیوەندی ترمان لەگەڵا بەڵێ پەیوەندەکەمان داخرایەوە دەستمە سەر ئاەتێکی تر خۆشەویستان هەر لەم تەوەرەی کە من کردومەوە لە سوڕەتی بەقەڕەدا خوای تعالى دفرمي ولا تمسكوهن ضرارا لتعتدوا ومن يفعل ذلك فقد ظلم نفسه دفرمي اي بياوان كاتك جنكاني خوتان تان ناوت اوان خويان اوان كهن آية
لا ڕوخسارەوە بەدڵتان نییە لە ڕفتاریەوە بەدڵتان نییە هەر شتێکی ئەوەی هەیە کە ئەوە بۆیە یان بە جوانی لای خۆتان بیان هێڵنەوە یان ئەوە تا بە جوانی تەلاقیان بدەن ئازاریان مەدەن عیدەکانیان لێ دوور مەخەنەوە چونکە هەر کەسێک وا بکات ئافرەتەکەی خۆی ناوێت و بەڵام هەر دەیەوێت بێزاری بکە کە خۆی داوای تەلاق بکات و داوای خۆلع بکات و لە مافی خۆی تەنازولی پێ بکەی خۆی تەعالە دەفەرمێ ومەن یفعل ذلك فقد ظلم نفسه بەڕاستی هەر کەسێک وا بکات زوڵم مستەمی لە نەفسی خۆی کردو تاوانبارە پەیوەندی ترمان لەگەڵە فەرموو بەڵێ فەرموو مامۆستاگیان سەلام عەلەیکوم. وعەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵا براگیان. مامۆستاگیانم کاتت باش. ئەو کاتی تۆش باش براگیان. مامۆستاگیان من پرسیارێکمان لێیە بڵێ دەربارەی ئافرەتە. بەڵێ. مامۆستاگیان بڵێ ئافرەت لە چ شوێنێ نوێژ بکە ئەڵێن خێری زیاترە ئێستا لە هەندێک شوێن ئەڵێن لە ژووری نووسینەکەی خۆی ئەم قسەیە تا چەندێ ڕاستە ئەگەر جوابەکەیمان بدەیتەوە مەمنونی بەڕێستە بێت. براگیان پێغەمبەر صلی الله علیه وسلم بنسبة مزگەوتەکانەوە فەرموویەتی لا تمنعوا إماء الله مساجد الله ئافرەتان ئیمای خوا ڕێگریان لێ مەکەن کە بچنە مزگەوتەکانەوە بەڵام وە ماڵەکەی خۆشیان خێڕون لەهونە نوێشکردنیان لە ماڵەکەی خۆیانەوە خێری زیاتر بۆیان بۆیە بەراورد لە بینی مزگەوت و ماڵەکانی خۆیان بۆ ئافرەت خێری زیاترە بەتابەتیش لە ڕۆژگارەدا کە ئەم نەخۆشیە بڵاو بۆتەوە ڤایرۆسە بڵاو بۆتەوە ئافرەتان باشتر وایە کە لەم ڕۆژگارەدا بۆ جمعە و جەماعەت نێن بۆ مزگەوت بۆ لەبەر ئەوەی لەسەریان واجب نییە کە لەسەریشان واجب نەبێت بە ئیزدیحامەکە کەمکەنەوە قەرباڵەکەی کەمکەنەوە خۆیان بپارێزن بەنسبەت ماڵەکەی خۆیانەوە والله ئەعلەم من لەوانەیە شارەزاییم لەو بارەیەوە نەبێت ئاەت و حەدیثم ئێستا هیچ لەبیر نییە کە ئایا ژووری نووسینەکەی خۆی باشترە یاخود ژوورەکەی تر والله ئەعلەم ئەوەی کە من ئێستا دەیزانم جیاوازی لە بینی هیچ ژوورێکان نییە بۆ نوێشکردن تێدا هەمووی تێدا دروستە و ئەگەر حەدیثیش هەبێ ئاگام لێنەوە بێەوە داوای لێبوردن لە خوای تەعالا دەکەم و هەڵم کردبێت لە بەرنامەی ئیشترا ئینشاءالله ڕاستی دەکەمەوە والله ئەعلەم. بەڵێ دیارە پەیوەندیەکانمان لەسەر خەتنین ئێستا هەر لەسەر ئەمایەتانەی کە باسم کرد خوای تەعالا وتم لە سوورەتی بەقەرە ئاەتی 23 ئاەتی 231 دەفەرمێت ولا تمسكوهن ضرارا لتعتدوا ئافرەتان نەهێڵنەوە بەس بۆ ئازاردانیان بۆ ئەوەی زەرەریان لێ بدەن بە ژنەکەت ڕازی نیت بەڵام نە سوڵحی لەگەڵاکەی نە تەلاقی دەدەیت نە تەفاهمیشی لەگەڵاکەی ئەمە ستەمە تاوانە خوای تەعالا بە زوڵم ناوی بردووە بۆیە باشتر وایە ئەی پیاو تۆ بە سەریح ڕاشکاوانە لەگەڵ هاوسەرەکەی خۆت قسە بکەیت لەگەڵ خێزانەکەی خۆت قسە بکەیت ئەی ئافرەتی بەڕێزم تۆ ئاوایت بەڵێ مە کۆمەڵێک جیاوازی لە ژیانمانە هەیە لەگەڵ یەکتری ناگونجین ئەگەر خۆت هەڵی ئەی پیاو خۆت چاکە بەڵام ئەگەر مەثەلەن هەندێک شت هەیە فعلەن لە خێزانەکەتان نایبینیت ئەوە لەبەر خاتری خوا پاشان لەبەر خاتری خێزانەکەت پاشان لەبەر خاتری مناڵەکانت ژیانی خێزانی تێکمەدە دەتوانی سڵح بکەیت دەتوانین تەفاهم بکەی بەیەکەوە لەسەر کۆمەڵێک شت ڕێک بکەون تەنازول بکەن لە هەندێک شت لە بین یەکتریدا هەتانە یعنی ئاساییە هەتا لە زەمەنی عومەری کوڕی خەتابدا ڕزای خوای گەورەی لێبێت یعنی ئافرەتێک هات شەکوای حاڵی خۆی کرد لای عومەر ڕزای خوای لێ بفەرمووی پیاوەکەم ئاوایە منی ناوێت لەو کاتەدا سەحابەیە کە لە سەحابە گەورەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوتەمەنی عومەری کوڕی خەتاب و ئەوان بوو فەرمووی پێغەمبەری خوا من لە کێشەی نێوان ژن و مێردە تێگەم کێشەیان هەندێک شتی زۆر تایبەتی خێزانی خۆیانە مەسەلەکە نەفەقە نییە مەسەلەکە ئەوە نییە کە تەعامل بێت لەگەڵ کەسوکاری باشنیان ئەو لەگەڵ کەسوکاری ئەو باشن نەخێر حاڵەتێکی زۆر تایبەتی خۆیانە ئەم پیاوە ئافرەتەکەی خۆی ناوێت دەی عومەر ڕزای خوا لێ بفەرمووی ئەی براکە تۆ وا دەزانی ئەوەندە زیرەکی درکت بەوە کرد دەبڕۆ چارەسەری کێشەکەشیان بۆ بکە دەچێتە لای ژن و مێردەکە بەیەکەوە کۆیان دەکاتەوە فعلەن کێشەکەیان کێشەی زۆر تایبەتی نێوان خۆیانە هەندێک شتی تایبەتی ژیانی زۆر خاص و تایبەتی خۆیانە لەسەرەوە ڕێک دەکەوێت دەڵێت مەثەلەن دیارە دەگاتە ئەم نەتیجەی کە ئەم پیاوە نایەتە لای خێزانەکە
سەرجەی لەگەڵان ناکات لای نزیک نییە فەرمووی ئەم سەحابە بەڕێزە فەرمووی ئەی خوشکی بەڕێزم هەموو پیاوێک مافی ئەوەیە کە چوارشن بێنیان نە بەڵێ مافی هەیە ئێستا کە ژن ناهێنێت دەی بۆ لای تۆش نایەت کەواتە دەبێت پێت ئاسایی بێت کە مەسەرەن لە 4 شەوێک بێتە لای تۆ بۆ سڵح لەسەر ئەوە ناکەن بۆ سڵح لەسەر ئەوە ناکەن تۆ 4 هەویتر نین بەڵام وەڕێکەوە گریمان وای دانێ پیاوەکەی تۆ نایەتەلات لێر نزیک نابێتەوە دەی خۆ بەو شێوێش خراپ نییە دوای ئەوەی کە لەسەر ئەوە ڕێک دەکەون و بۆ لای عومەر بن خەتاب دێتەوە عومەر ڕەزای خۆی لێبێت زۆر دەستخۆشی لێ دەکات دەفەرمێ بەڕاستی عەجیبیم لەوە هات چۆن توانیت ئەم دوو دەرکت بەم دوو کێشەیە کرد و چۆنت هەڵ کرد یەکەمیانەوەی کە زانیت کێشەکەیان کێشەیەکی تایبەتیە و دووەمیشیان ئەم ڕێگە چارەیەت بۆ دانن بۆیە گرنگە ژن و مرد هەتا مەگەر ئارەم 4 نەڵێن لەوەش زیاتر وای دانێ ئافرەتی وا هەیە تەمەنێکە 20 ساڵ 30 ساڵە زەواجی کردووە ئێستا پیاوەکەی نایەتە لای کۆمەڵێک مناڵیان هەیە بابە کێشە گەورە مەکە بڵێ گەروانە بێ بۆ ئەی ژن و مێردایەتی بۆ چییە نەخێر وای دانێت ئەم حاڵەتە نەماوە ئەم حاڵەتە لە بینێ ئێوەیان نەماوە دەی سڵحکەن قەیدی چییە تەنازل لەو کە بەڵێ مافی خۆتە بەڵام تەنازولی لێ بکە لە بەرخاتری خوا لە پێناو ئەم ژیانی خۆتان بۆی لێتان تێک نەچێت ئاخر پەیوەندی وەردەگرین با فەرمێت بەڵێ فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بەڵێ براجیان فەرموو باشی مامۆستاجان باشی برا کەم ئەحواڵت سپاس دەکەم بەڕێزی خاڵێتان ڕازی بێ فەرموو مامۆستاجان بەنسبەت ئافرەت بەڵێ خێزانەکەم من ڕیشم هێشتەوە ئێستا کەمێک کوردم کردووە درێن ینی زەوقم لەگەڵ نییە ینی بەگەر ڕیشت دێڵێەوە سنەتە بۆ نسبەت حەفلە و شتیواش ئەمن حەز ناکەم بچی ئەم بەخۆم ناسم ینی زۆر حەفلە و ئاهەنگ و شتیوایە ئەم بەخۆم ناسم حەز ناکەم ئەوشتی دەرێ ئەمن هەر دەسم بەڵێ ینی کێشەمان لۆ زۆر لەگەر یەکەیە لەسەر حەفلە و ینی لەگەڵم ئەمێنیتەوە براجیان پرسیارت لێ بڵێ بڵێ خوای تەعالا چەندێکە تۆ هیدایەت داوە پێش زەواجیان دوای زەواج دوای زەواج مامۆستاجان دوای زەواج چەند ساڵە زەواجت کردووە مامۆستاجان 15 ساڵە 15 ساڵە چەند ساڵ خوای هیدایەتی داویت بەو شێوەیە کە خۆت ئێستا باسی دەکەیت ئەوە بەڵێ بەڵێ چەند ساڵێکەوە نییە بەڵێ مامۆستاجان ئافرەتەی خۆت کاتێک کە زەواجت لەگەڵ یا کرد بەم شێوەیە بوو کە پێشتر پێی ڕازی بوو یان نا بەڵێ بەم شێوەیە بوو مامۆستاجان ئێستا کە خوا هیدایەتی تۆی داوە براجان مەبەستم ئەو شتە بوو بۆی بگەینە من نامەوێت پشگیری خێزانەکەت بکەم پێگیری هیچ ئافرەتێ بکەم لەسەر تاوان هەتا لە سڵحەکەیە خوا پاداشت دەداتەوە کە خاڵێکی سەرەکیت بۆ من بیر من خستەوە سڵح لە بینی ژن و مێردا کە دەکرێت نابێت لەسەر تاوان بێت هەر مەرجێک لە مەرجەکانی سڵح کە تەناسول بکە مەثەلەن پیاوی وا هەیە داوای کاری زۆر ناشەرعی لە ئافرەتەکەی دەکات دەڵێ ئەگەر ئەوانە بێ من ناتوانم لەگەڵ تۆ بم نابێت سڵح لەسەر شتە بکرێ نابێت سڵح لەسەر ئەوە بکرێ واتە سڵح لەسەر شتی ناشەرعی نابێت بەڵکو دەکرێت تەنازول لە حەقەکانی خۆی بکە ئافرەت بڵێ من نامەیان پیاو بیکە بەنسبەت ئەوەی ئێوەوە برا خۆشەویستەکەم یعنی ئەلحەمدوللا خوا هیدایەتی تۆی داوە ئێستا باشتر لە دین تێگەیشتووی دەزانی زۆر شتێ ڕابردوو کردوتانە نەدەبووە بکرێت بەڵێ هەوڵ بدە نەرمونیان بە لەگەڵی هەوڵ بدە ئینشاءڵڵا بە ئەبڕیشەی تۆ هێشتۆتەوە و دینداریەکەی کە ئێستا هاتە زیاتر ڕەحمەت بێ بۆ خێزانەکەت کاتێک کە خێزانەکەت تۆ دەبینێ مەثەلەن پێش ئەوەی کە دینداری بکەیت زۆر مامەڵەت جوانتر و خۆشتر بوو ئێستا خراپتر بووی شەیتانە بووی دەڕازێنێتەوە دڵە خۆزگا هەر دینداریمان نەکردبە بەڕاستی دین خێزانەکەی ئێمەی تێکدا بۆیە دەبێت لەسەر تۆ پێویستە ئەنجا چ ژن چ پیا ئەم دوو حاڵەتانە هەردووچی ئێستا تۆ شەکواتێ جاری وە ئافرەتەکە هەیەی یعنی دەبێت زۆر ڕەفتارت جوانتر بێ دیندارانتر بی ئینسانی وهەیە زۆر تون و تیژ دەبێت دوای ئەوەی کە خوا هیدایەتێدا هەر بە هیچ شێوەیەک ناگونجێ لەگەڵ ماڵەوە لەگەڵ دایکی باوکی لەگەڵ خێزانی مەثەلەن ئافرەت لەگەڵ پیاوەکەی ژیان زۆر تێک دەدا ژیانەکە تێک دەدا بۆیە هەوڵ بدە دەبێت لەسەر تۆ پێویستە بە ڕەفتارە جوانەکان دوای لێ بکەی کە بڵێ خۆزگە زووتر مێردەکەم ڕیشی هێشت بایەوە
بۆ چونکە ئەخلاقی جوان بووە ئەها نابێ دینداری من و تۆ تەنها ڕیشەکە بێت و ڕوخساری دەرەوە بێ دەبێ ئەخلاقەکەت ئەوەندە جوان بوو بێ ئەو جا بڵێ وەڵڵاهی دیارە ڕیشەکەش هەر جوانە مادەم ئەخلاقەکانی جوانتر بووە بەو شێوەیە بەنسبەت ئەوەی کە حەز ناکەیت بۆ حەفلە بچێت بڵێ وەڵڵا ناشەرعیە کارێکی زۆر ناشەرعیە کە ئافرەت بۆ حەفلە بڕوە بەتایبەت کە پیاوەکەشی لەگەڵ یان نەبێت تو چۆ بۆ حەفلەتی ئەمڕۆ مۆبایل وەکو ساڵان نیخۆ ئەمڕۆ مۆبایلێکەیە کە هەرچی حەفەلات هەیە ڕسم دەگیرێت ببێ ئەوەی ئاگات دەیبێت بۆیە کارێکی زۆر هەڵە دەکە ئەم خوشکە بەڕێزە حەفلە هەر جائز نییە بۆ چوونە دەریش ببێ پیا و هەر جائز نییە و ژیان بەس لە خۆی تێک دەدات خەڵک حەفلەیە و لە خۆشی خۆی دایەتی تۆ بۆی دەچی بەڵام بزانە کە لەسەر ئەم حاڵەتە بەردەوامبی خۆشی خەڵک دەرەنجامەکەی ناخۆشی خێزانی خۆت دەبێت بۆیە بەختەوەرترین ئافرەت ئەو کەسەیە کە گوێڕایاڵی پیاوەکەی خۆی دەبێت لەسەر حەق لەسەر کاری شەرعی دیارە پەیوەندی ترمان زۆر لەگەڵا بەڵام کاتەکەمان کۆتایی هاتووە و لە برایانی کۆنتترۆل ئاگاداریان کردینەوە کە پەیوەندی تر وەرنەگرین بۆ ئومێدەی کە ئەو تەوەرەی کردمانەوە سوودی هەبوو بۆ هەموو لایەک ئینشاءالله و خێرێکمان گەیاندە بێ ئینشاءالله و خوای گەورەش لێمان ڕازی بێت تا ئەڵقەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته. من رحمة خالقنا وجدت عنوان الشمل الملتئم فالأسرة حصن وملاذ والأسرة من أغلى النعم إن صلحت أصلحت الدنيا عاش الإنسان بخير حياة عامل أبناءك بالحسنى رفقا ليحب الطفل أبا ولزوجك فضل وحقوق لتكن للزوج كما تهواه كن سندا حبا وصديقا وكما أوصاك رسوله هي أمي وأبي أختي وأخي لا ريب يكون الخير معي